پێشتری ژێمە ڕێی خۆمانماندا یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە پابندە بەوەی کە هەڵبژاردەکان لە کات و ساتی خۆیان بکرێت بۆ ئەوەی کە هەمومان پابند بین بە بڕیاری خەڵکەوە بە بڕیاری نەتەوەکەمانەوە بە بڕیاری گەلەکەمانەوە لەبەرەوە کۆیشێتی نیشتیمانی کوردستان ئێمە لەگەڵوامی کاڵبژاردنەکان لە کات و ساتی خۆیان بکرێت بەڵام ئەگەڵ گۆڕانکاریە بکرێەوە پەیوەندی بە پەرلەمان و لیژنەی کۆمیسیۆنی باڵا و هەروەها حکومەتی هەرێمی کوردستانەوە هەیە لەبەرەوەی ئێمە تاکو ئێستا وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و دەستگای هەڵبژاردنمان ئێمە وەکو یەکێتی ئەرکەکانی خۆمان چێ لەو ڕۆوە پابندی خۆمان بۆ بڕیارەکانی پەرلەمانی کوردستان و کۆمیسیۆنی باڵا دووپات دەکەینەوە بەڵام تاکی دەکەینەوە کە هەڵبژاردن لە کات و ساتی خۆیان بکرێەوە هەوڵش بدەین پێکەوە هەڵبژاردنەکان بکرێەوەتە هەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەم هەڵبژاردننی ئەنجومەنی شارەوانەکان بکرێیان ئەنجومەنی محافەزەکان پێکەوە بکرێت.